سەلام و ڕەحمەتی خواتان لەسەر بێت. درود دەنێرم بۆ گیانی پێغەمبەری ئەم ئوممەتە، درود و سەلامی خوای لەسەر بێت. ناوم ڤالنتینایە و بەڕەسەن ئەمریکی و لەوێ لەدایک بوومە. گەورە بووم لە وڵاتەی هەموو ئاینەکان لە خۆ دەگرێت. موسڵمان نەبووم و ڕۆژێکیش نەبوو خەمی لێ بخۆم، لەبەر ئەوەی دایک و باوکم زۆر بەتوندی دژی ئەم دینە بوون و پێیان خۆش نەبوو هیچ نیازێکیان نەبوو ئاینەکەیان بگۆڕن کە لەسەری پەیدا بوون. باوکم خاوەن چەندان کۆمپانیای گەورە بوو لە زۆر لە وڵاتان. دایکیشم لە کارەکەی یارمەتی دەدا. ڕاوێژکارێکی ئابووری بە باوکمی گوت کە چەند لقێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاز بکاتەوە لەبەر ئەوەی ناوچەکە بۆ دوا ڕۆژی لەبارە. پاش چەندان هەوڵ و ڕاوێژکاری باوکم ڕازی بوو لەسەر ئەوەی بێتە یەکێک لە وڵاتەکانی عەرەبی بۆ سەیرکردنی بارودۆخەکە بە چاوی خۆی. کە هات زۆر سەرسام بوو پێی، منیش لەگەڵیدا بووم. نزیکەی یەک مانگ و نیو لە وڵاتە ماینەوە. لەو ماوەدا هەندێک عەرەبمان ناسی کە بوونە جێی ڕەزامەندی من لەسەر ڕاستگۆیی و ڕەفتاری چاچی و ڕەوشت جوانی بە هەمان زمانی من قسەیان دەکرد. بەڵام من لەبەر ڕێزگرتنیان بە باوکمم گوت کەوا زمانی عەرەبیم فێر بکات هەتا نزیکتر بم لەوەی کەوا ئەوان دەیڵێن. بەکردەوەش دەستم کرد بە فێربوونی زمانی عەرەبی. ئەوجا دیتم کە زۆر لە زمانەکەی من جوانترە. پەیوەندی ڕێک و پێکم لەگەڵیان بەستا. ئێستاش کاتی گەڕانەوەم لە وڵاتەی کە بەخشش و میوانداری خۆشمان تێدا ڕابوارد، یەکێک لە دەستە خوشکەکانم دیاریەکی دامێ و داوای لێکردم کە نەیکەمەوە هەتا بەجێی تێڵم، واتە هەتا لەوێ دەڕۆم. منیش بەگوێم کرد و گەیشتمەوە وڵاتەکەی خۆم و دیاریەکانم نەکردەوە کە خەڵکی دیکە بە دیاری دابیانە من بۆ ئەوەی یادیان بکەم. پاش 2 ڕۆژ چوومە لای خەڵکێکی عەرەب بۆ پرۆڤەکردنی ئەم زمانە نوێیە و شارەزابوون لە پێکاتەکانی. بەو شێوەیە بە خێرایی فێری ئەو زمانە نوێیە بووم. هەروەها چوومە پەیمانگایەک بۆ فێربوون و خوێندنەوە و نووسینی عەرەبی. هەرچەندە شتێک فێر دەبووم زێتر داوام دەکرد. لەو کاتەدا ئەو دیاریەم بەبیر هاتەوە کە کچەکە پێشکەشی کردبووم. کە چوومە ماڵەوە کردمەوە دیتم کتێبێکی ژیان نامەی پێغەمبەری تێدا بوو صلی الله عليه وسلم. بۆیە دەستم کرد بە خوێندنەوەی ئەم کتابە. بەڵێ کە خوێنمەوە دەستم بە گریان کرد کە لەسەر هەڵس و کەوتە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام شارەزا بووم لەگەڵ خەڵکەکە موسڵمان بایانە. بەڵێ زۆر سەرسام بووم بە خۆشەویستیەکەی بۆ خێزانەکەی خەدیجە کە چەند خۆشی دەویست. هیچ ژنی بەسەر نەهێنا هەتا مرد. سەرم سوڕما لە خێزانەکەی کە زۆر یارمەتیدا، لە پشتیوانی ڕاوەستا هەتا مرد. ئەو سۆز و ناسکیم بڕوا نەکرد هەتا بەیانی بۆوە. بە خێرایی چوومە سەنتەرێکی ئیسلامی داوای زیاترم لە ژیان نامەی کرد. دیتم کە ڕەفتار و پێشوازیان لەگەڵم زۆر جوان بوو. پاش چەند ڕۆژێکی کەم چوومەوە سەنتەرەکە و لێیانم پرسی چی بکەم هەتا بمە موسڵمان. گوتیان پێشەکی پێویستە شەهادە بێنی و خۆت بشۆی و فێری دەستنوێژ و نوێژت دەکەین.
یەک چرکە لەو کارە خۆم نەگرت. مسلمانی خۆم ڕاگەیاند و هەمان ڕۆژ لەبەر خۆشەویستی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەرە بەڕێزە دەستم پێ کرد و لەو پەڕی بەختەوەریدا بووم کە پێشتر تامم نەکرد بوو. هەواڵم نەدا بە باوک و دایکم بەوەی بەجێم گەیاند بوو کە مافی خۆم بوو، بەڵام لەو لایەنەی کە من دەمەوێ بە ژیانێکی جوان بژیم هەروەکو خۆم دەژیم و پاش بیرکردنەوەیکی قوڵ هەواڵم دانێ زۆر بە توندی ڕۆبەڕۆم بوونەوە و هەوڵیاندا ڕازی بم بگەڕێمەوە سەر مەسیحی. پێشتر پێم گوتن وەرن ئاینێکم فێرکەن کە ئەو هەموو مانایانە لە ناسکی بە خۆیەوە هەڵگرێ و تێیدا بێ. زۆر گفت و گۆم لەگەڵ کردن، بەڵام نەیانتوانی بمجێڕنەوە لەسەر ئەوەی کە من بەڵگەم پێبوو. لە کۆتاییش بردمەوە و بەسەریاندا سەرکەوتم. ئەوجا گوتیان ئەوە ئازادی کەسیەتی خۆتە. ئینجا بە خێرایی چوومە بازار بۆ تەواوکردنی ڕێبازەکەم کە دەستم پێ کرد بوو. ئەویش باڵا پۆش بوو کە بەڕاستی خۆم پۆشی. چەند دڵخۆش بووم چونکە هەستم کرد بەڕاستی مرۆڤێکی پاک و خاوێن و داوێن پاکم. ئەوەش لە مێژ بوو پێویستم پێی بوو. ئێستاش سپاس بۆ خوا پێی گەیشتم پێش ئەوەی کات بەسەر بچێ. بەڵام مەخابن بەخەم و پەژارەوە کە دەبینم هەندێک مسلمان دووری لە دینەکەیان دەکەن و شەرم لە دینەکەیان دەکەن. بۆچی؟ بۆ زانیاریتان گاور و جوولەکەکان شەرمیان بە ئەینەکەی خۆیان نییە، هەرچەندە لەسەر هەڵەشن. باشە بۆچی تۆ شەرمت بەخۆیە؟ لەگەڵ ئەوەش لەسەر حەقێکی ئاشکرایی و زۆر کەسیش پەیڕەوی جلوبەرجی شەرعی ناکەن شەرم دەکەن. بۆچی؟ بەڕاستی ئەوە بەرزی و شکۆمەندیە. هەموو کەس بە شانازی و ڕێز تەماشا دەکات. خۆزگە بە جلەکەت دەبا و خۆزگە دەخوازن کە لە جێی تۆبان. من تکات لێ دەکەم کە لەبەریکەی، چونکە زۆر جوانترە لەوەی کە لە چاو ڕۆژ ئاوا دەکەیەوە کە لەوێدا وێرانت بکا و لە ناوت ببا بە بیرۆکە ژەهراویەکانی. بەڕاستی ئەوە ئامانجیانە. نەخێر، تۆ لەسەر ئەو شتە چاکەی نەک لەسەر ئەو هەموو گرفتاریەی بۆ ئەوەی لە دینە مەزنەکەت دوورت بکەنەوە. جاڕێیان مەدەنێ، بگەڕێنەوە سەر ئاینەکەتان. بۆ خوا ئێوە بەهێزترن، هەزار حیسابتان بۆ دەکرێ. ئەگەر لەگەڵ خوا بن ئەوەش دەیان ترسێنێ، پێیان هەڵمەخەڵەتێ. بەڕاستی شارستانیەتی ئەوان بۆگەن و ئابڕووبەرە، هەرچی تێیدایە ناڕەوا و چەپەڵن. ئەوان کۆمەلگایەکن کە دەناڵێنن بەدەست لادان و ئاکاری ناشاز و نەخۆشیە دەرونیەکان. ئەوان هەموو شکستێکیان کرد، بەڵام لە هەموو شکستێک گرنگتر ئەو ڕۆحە ئاسوودە بەختەوەریەیە. لەبەر ئەوە زۆر تاوان و خۆ لە ناو بردن لەوان دەبینی. ئەم پەیامەم ئاراستەی هەموو موسڵمانێکی ئافرەت و پیاو دەکەم کە لە دینەکەی ساردا. داوا دەکەم کە بگەڕێنەوە بۆ لای خوا و پەیڕەوی لە هەموو فەرمانەکانی و نەهیەکانی بکەن هەتا ڕەزامەندی و بەختەوەری لە خوای گەورە وەربگرن. داواکارم لە خوای گەورە کە لەسەر ئەو ئاینە بەڕێز و بە پێزە دامەزراوتان بکا کەوا هیچ کەم و کوڕی لەنجی و نەنجی تێدا نییە، چونکە تەواوە و پڕ لە ڕەحمەت و دادوەریە کە زۆربەی ئاینەکانی دیکە تێیاندا نییە. ئەوجا بەڕاستی ئەی خوشک و برای مسلمان، داوا دەکەم کە بگەڕێنەوە سەری. ئەوجا هەست بە بەختەوەری و سەرکەوتن دەکەن. بۆ زانیاریتان من ئێستا ناوێکی بەڕێزم لە خۆم ناوە، ئەویش خەدیجەیە، بە ناوی خێزانی پێغەمبەر سەلامی خودای لەسەر بێ. داواکارم لە خوای گەورە کە لێم قبوڵ بکا و شایەنی ئەو ناوە بم و پەیڕەوی بکەم و داواکارم لە من و مسلمانان ڕازی بێ، هەر خۆی نزیک و وەڵام دەرەوەیە. ئیدی سەلامی خوا لە هەموو لایەک و خوا پاداشتان بداتەوە لەسەر ئەو پێگەیی کە کەمێک پێش ئێستا خوشتێکی مسلمان لەو وڵاتەی خۆم پێی ناساندم. داوا لە خوا دەکەم کە سەرکەوتومان کا و لەگەڵ ئەوانیش بۆ کاری چاکە و تێکۆشان لە پێناوی تکایە هەرچەندە درێژەمدایە، بەڵام لەبەر خۆشەویستیم بوو بۆتان
لەبەر خاتری خوای گەورە ئیدی بە خواتان دەسپێرم خواتان لەگەڵ تا بەسەر هاتێکی در خواتان لەگەڵ